بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی شیکاری وەرزشی لە کۆتا ڕۆژی هەفتەی شیکاری وەرزشی بەوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوە کە تێیدا باسکردنی ئەمڕۆمان درێژەی دەبێت لە سەریارەکانی چامپیۆنز لیگ و بە تایبەتیەوەی ئەمەیە کە لە سەری بۆستم ئەمڕۆ دوو ڕوبەڕووبوونەوەی تایبەتمەندمانەیە ڕوبەڕووبوونەوەی بایر مونیخ بۆ یانەی لازیۆ کە سەردانکردنیی ئیتالیا دەبێت و هەروەها میوانداریکردنی پاریس سەن ژێرمان بۆ یانەی ڕیال سۆسیداد کە ئەمیش بەشێکی تر دەبێت لە قسەکانمان. سەبارەت بە دووەنجامی شەوی ڕابردوو ئێمە باسمان لەوە کرد کە دەرفەتی کۆبناگن و لایپزیگ ئەم یاریەیە بۆ من پێم وایە لایپزیگ یاریکی ناوازەی کرد بە سەرەتا لەسەر کۆبناگن و مانچستەر سیتی خاڵێک ماماژە پێیا زۆر گرنگە لەم ڕکابەری پریمەر لیگە لەم بەرێو پێشچوونەی پریمەر لیگە و ڕکابەری بێزی ئارسناڵ و لیڤەرپوڵ بۆ مانچستەر سیتی لەسەر بردننی نازناوی پریمەر لیگ گرنگە بە یەکەم یاریارەکان یەکلا بکەینەوانێ و دواتریش گواردیۆلا لە پاش کۆتایەتنی یارەکە باسی لەوە کرد کە تۆمارکردنی گۆڵی سێم لەلایەن فۆدینە و هێندەی تیکە تیپەکەی خستە دۆخێکی ئارامە چونکە ڕنگ بوو سیتی لە میارە شاشکست بێنێ هەریاری ناوی تحات خەرەبووی دەکردەوە بەڵام ئێستا ئەوەی کە گرنگە سیتی بە یاری جوودی خۆی یەکلا کردەوە بە یاری ینی توانای خۆی یەکلا کردەوە یاری داهاتوو دەتوانێت بە بەشێکی زۆر یاریزانەیە دەگەکان بەشداری پێ بکە و بە ڕێژەیەکی زۆر لە دەروی یاریگای خۆی سێ گۆڵ بەرامبەر بە گۆڵێک سەرکەوتنی تۆمار کردووە ئەتوانین بڵێن گەشت یەکەم تیپی گەشتووە بە قۆناغی چارێکی کۆتایی و ئەم کارەش دەگەڕێتەوە بۆ پیپ گواردیۆلا و جوهدی یاریزانەکان و ئامادەگی مانچستەر سیتی وتنەوەی بە هەموو لایە کە مانچستەر سیتی جارێکتر ئامادەیە بۆ ڕکابەریکردن لەسەر نازناوی چامپیۆنز لیگ و نازانین بارودۆخی تیرروپشەکەی چۆن دەبێت بەڵام ئەتوانین بڵێن قۆناغی 16 بە ڕێژەیە لە ڕێژەکان بۆ مانچستەر سیتی بە کۆتا. لەسەر ڕیال مەدرید و لایپزیگ من حەز دەکەم یەک شت بخوێنمەوانێ لەبەری وتم لەسەر حاڵەتی داوەری لەم دەقەیە و بەیت جۆرە قسە ناکەم چونکە ئەوەی کە قسەی لەسەرەکە نایزانێ ئەوەی کە قسەی لەسەرەکە هایم بەداخەوە من لە شیکەرەوەرشیەکانی بینم بەداخەوە شەوی ڕابردوو لە یارەکەی ڕیال مەدرید یعنی هاتبوون بەو پەڕی ینی ناژیریان بۆ پەڕی تێنەگەیشتنی ئەمە هۆکارە بووی کە کۆمەڵێ خەڵک بێنە سەر پەیجەکان و لە کۆمەڵی شوێن و دەستکەن بە جنێوان و قسەوتن و قسەی ناشرین ئەوانەن هۆکارن ئەکە تۆ لەمەوە فێربی هەروە فێرەبی هەروە پەروەردابی کە بەس جنێ و بەس قسەی ناشرین بزانی ناتوانی تێبگەی. طبعاً دارا جەلال بابەتێکی بڵاو کردوتەوە لەسەر ئەو حاڵەتە ئەڵێم دارا جەلال بابەتی چونکە پێم وتون بە هیچ جۆرێک من ڕێی خۆم لەسەر حاڵەتە داوەرەکان ناڵم چونکە هەمووی عەتف و سۆزە مەیلم بە چی بێ بۆ وەڵێم لەبەرەوە من شتەکانتان بۆ گەێنمەوەکو خۆی خۆم حاڵەت ناڵم. دارا جەلال ئەڵێ بە پێی مادەی 11 لێدانەکە ئۆفسایدە ئەوەی کە وتراوە جەمال غەندور ینی میدیاکە هەر باسەکەن جەمال شەریف لە بیان سپۆرت نەماوە جەمال غەندور ماوە جەمال غەندور ئێستا شیکەرەوەی حاڵەتە داوەریەکانەوە لە هەمان کاتیشدا بەشێکی زۆری شیکەرەوەکان کە کردویانە بۆ هەردوو حاڵەتەکەی جێڕنەوە دەڵێن حاڵەتی فاولیشتیا و بە پێی مادەی 11 کوی کە ڕوون کراوەتەوە لە ڕێی حاڵەتە داوەرەکەەوە بەشداری کا و بەشداری نەکا بۆی ئەوەی کە بەردەم گۆڵچێک ئێمە پێی دەوترێت ئیشراک پێی دەوترێت ینی تەداخلی کردو لەگەڵ منافسە بۆیە بە حاڵەتەکە بۆ ئۆفساید دەژمارەکرێ و هەمووان دەڵێن بڕیارەکەی داوە دروست بۆ جگەلەوانی کە لی نازانن تر من ئەمە قسەکانە وەکو خۆی کە بۆ دەگەێنمەوانێ ئەیتر ئەمە بۆ کرێەوە بۆ ئەو گۆڵێک کراوە بەڵێ ئەروەڵا گۆڵمان هەیە بۆ ڕیال مەدرید دەژمار کراوە عینەن حاڵەتە حساب کراوە بەڵام کەی ئەو کاتێک کە ئەم یاسایە نەبووە یاسایە گۆڕانکاری تیاکراوە تعدیلە بووە گۆڵیشمانەیە بۆ تیپی تر بەم جۆرە حسێب کراوە ئەمە نەبووە بەڵام ئێستا تعدیلی تیاکراوە یاسایەکە تۆ ڤیدۆیەکی 3 ساڵ پێش ئێستا 4 ساڵ پێش ئێستا دانی بەینەن حاڵەت نە بەڵام ئەشکرێ هەر لەم گۆڵە ببینی یعنی من با بە سەراحە دەمەوە پێ بڵێم ئەکرێ هەر ئەو گۆڵەی ئەم شەو بەرامبەر بە لایپزیگ بینی و کە ڕەت کرایەوە ئەکرێ ڕیال مەدرید یارتێکی دیکە تۆماری بکە و ڕەتیش نەکرێتەوە من گومانم لەمە نییە ئەنی حەقیش بەمایە
بەڵام وەکو حاڵەتە منەمە قسەکانە کوکو خۆی بۆتانەگەێنم قسەی گیرفانی خۆمتان بۆ ناکەم یاساکە بەم جۆرەیە و حاڵەتەکان بەم جۆرێ و ئەمە وەکو حاڵەتی داوریکە من پێم وایە ینی ڕوبەڕبوونەوەی لایبزیکی شتێکی وانە کە تۆ تەوێ تیپێکی پێسەرخ یا تیپێکی پێلەکە دارکە یا وەکو حاڵەتەکە بەڵام بەڕاستی مارکۆ ڕۆسا یاریکی ناوازەی کرد من دوێنێش لە بەرنمەیە کابووم لەگەڵ کاکەدانەر باسم لەوە کرد یاریکردنی چوار بەرگریکار بۆ لایبزیگێکێک بوو لە هەڵەکان تۆ پلانێکی هێرشبەری 442 یاریەکەی پلانێکی هێرشبەری سەرفێ داناوە بە پشبەستن بە باڵەکانێ بە ئۆڵمۆ و داوید ڕایم و سیماکان کە ئەمانەوە هەروە ئۆپێندا و سێسکۆ کە هەردووچان لە پێشەوە بوون و چاوی سیمۆنس کە ئەستێرێکی ناوازە بوو ئەمە جگە لە شلاگەریش کە ڕۆڵەکی بەرچاویە بوو لە ڕێخستنی تیپەکە هەندێک زیاتر و کوورتیکازە دەرکەوت ئەمە وەکو لایبزیک یاریکردنی چوار بەرگری کال کۆڵسترمان و ئۆربان زیانە بۆ لایبزیک چونکە چیەکە وای دەکرد لەلایەنە هێرشبەرەکە تیپەکە ڕاستە هێرشێکە ڕاستە مەترسی دروستە کرد بەڵام زیاد لە پێویست سابی بۆیڵی بەرگری کرد بوو و ئاماژەشم بۆ کردوتم ڕیاڵ مەدرید لە چ کاتێکا پێویستی بە ناوچەی سزا تەنها لەو کاتەی مەهارەی یاریزانەکە تێپەڕاندن دەکا و لێدانێگا ڕاستەی گۆڵەکە یاریکردنی بە چوار بەرگریکار مەجالیم تێپەڕاندنایەوە ڕێک بیلفیال برایم دیاز تێپەڕاندنەکەی کرد و تۆپەکەی ڕاستەی گۆڵ کرد بۆ کارەوەی چوار بەرگریکاری یاریزانێکی ناوەندە زیاتر نیە ئەگەر بێت و ئەمە 5 یاریزانی ناوەند بووە و 3 بەرگریکار بووە لەم کاتەیە برایم دیاز ڕەنگە نەتوانێەوە بە ئاسانی خۆ بکە بە نێوانی 3 یاریزانە بەڵام کاتێک تۆ لە 2 یاریزان تێپەڕە بیەیتە بەردەم 2 بەرگریکار ئاسانە بڕیاردان بوو چونکە مەودایە لە نێوانتانە تەنها بەێنانەولاوێم لە ئۆتۆپەکە ئاراستەی گۆڵەکە دەکەی زۆر باسانی و گۆڵی پێتۆمارەکەی کاواتە ڕۆڵی و بەرگریکارە وەکو پێویست نییە بە بڕای من مارکۆ ڕۆسا لەمایە کەوتاڵەوە ڕیاڵ مەدرید سەرکەوتنیی گرنگی تۆمار کردەوەی گرنگیش بوو بۆ ڕیاڵ مەدرید بەوەی کە هەیە سەرکەوتنی هێنا بەوەی کە لە بەردەستە سەرکەوتنی هێنا لە کاتێکدا وەرزی ڕابردوو لەم یاریگایەدا شکستی هێنابوو لە باین مونیخ و لاسیۆ دەست پێکەم سەرەتا پێش هەموو شتێک ئەمەیە لەسەر تۆخێڵ قسێ بکەین و بچینەوە سەر واقعیەتی بایرن چۆن دەگوزەری و چۆن ناگوزەری طبعا لای هەمووتان ئاشکرایە بایرن واقعیەتی بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ لەلایەن هانزە فلێکەوانێ بایرنی خستە تۆپۆ بایرنی خستە واقعی کە ئەم تیپە بێسترین و باشترین تیپێ ئەمە وەکو واقعیەتی بایرن لە کاتێکە بەو جۆرە نەبوو زروفی کۆرۆنا و زوو دەستپێکردنەوەی ڕاینانکردن لە ئەڵمانیا هۆکار بوو بۆی کە بایرن و ئەو شێوازەی کە ئەو چامپیۆنز لیگەی پێبەڕێوە چوو هۆکار بوو بۆی بایرن کە بتوانێت چامپیۆنزی چونکە بە دوایە چامپیۆنزێکی ترمان هەیە هەرم تیپە و هەرم سکواتە و نوێکاریشی بۆ کرا هیچ ئەنجامێکی نەبوو سکواتێکی دیکەمان هەیە نوێکاری تری بۆ کرا هیچ ئەنجامێکی نەبوو سکواتێکی دیکەمان هەیە نوێکاری و گۆڕانکاری بۆ کرا هەر هیچ ئەنجامێکی ئاها بارودۆخەکان شێوازێکی ترن بۆیە ئەو شێوازەی کە چامپیۆنزیگی ئەو کاتەی پێبەڕێوە برا و ئەو بارودۆخی کۆرۆنایە وای کرد بایرن بەم جۆرە خۆی بینێتەوە و هەندەری بارن بەم جۆرە خۆی بینێتەوە بەس واقعەتی بارن بەو جۆرە نەبوو ئەمە چی کرد ئەمە ناگلیزمانی کردە قوربانی ناگلیزمانی کردە قوربانی چونکە ئەو کاتەی هانزفلێک کە ساڵی داهاتووتری نەیتوانی چامپیۆنزیک بێتەوە دواتر بارودۆخی تیپەکۆک و پێویست نەبوو هانزفلێکیش لەگەڵ یا بۆ قوربانی کە دەبێت ئەم ئەنجامانە بێتەوە بەڵام ئەو ئەنجامانە نایەتەوە چونکە سیستمێکە بۆ هەر قورسە خۆی لەوەی ئەم تیپە بتوانێت نازناوەکانەوە لە سەریەک بەرێتەوەنێ بەڵام هەر واقعەتەکە بەو جۆرە بوو مامەڵەیەم نازناوە لەگەڵ ئەمایان جیاواز بوو بۆیە وای کرد ناگلیزمان زۆر لە زووتری خۆی بێتە سەر پۆستێک کە ئەرکێکی زۆر قورسە کە خوێندنەوەیەکی زۆر هەڵی بۆ کراوە پێشتر ئەو ئەنجامی کە ناوێتی واقعەتی تیپەکەی خستۆتە بارودۆخێکی هەڵەوە ناگلیزمان هاتە سەرەوێت لە یەکەم وەرزی کارکردنیا سەرکەوتونە بوو لە دووەم وەرزی کارکردنیا نزیک بوو لەوەی کە کۆتایی بامانجەکەی بێنێ ینی نزیک نەگەوەی بڵێم ناگلیزمان هەموو دەستکەوتەکە ناگلیزمانە بۆیە تا کۆتایی وەرزمایەتەوانێ و کارەکانی خۆی بکردا بەڵام بۆ ئەوەی کەسایەتی ئەو کەساتێ بەهێزەی نەبوو ناگلیزمان و ئەو پشتگیریە بەهێزەی نەبوو لە ناو کاریگەری بایرنە بۆ قوربانی کەواتە هەڵە بە هەڵەیەکی دیکە چارەسەر کرا هاتنەوانێ تۆماس تۆخێڵیان دیاری کرد لە کاتێکدا
تۆماس تۆخێڵ خۆتان نەزانن ڕاهێنەرێکی تایبەتە و ڕاهێنەرێکە پلانی زیاتر یعنی ئەوەی کە گەشە دەکات لە ژێردەستی یاریزانانی ناوەند و یاریزانانی بەرگرین نەوەکو یاریزانانی هێرشبەر کە ئەمە هەمیشە خەسڵەتی تۆماس تۆخێڵ بووە. پاشکستی لە چێلسیەوە هێنایان تۆماس تۆخێڵیان کردە ڕاهێنەری بایر مونیخ. من قەناعەتی خۆم لەسەر کەساتی تۆخێڵ نیشان داوە، جارێکتر نیشانی نایەماوانەیە کە من بە ڕاهێنەرێکی مفاجئ ێزانم وەکو چۆن دیماتیۆی چێلسی هەبوو بە هەمان شێوە تۆخێڵیش بامان ڕاهێنەر دەزانم، بەڵام لێرەدا من باسیەوە ناکەم. باسی ئەوە دەکەم لەگەڵ دەست بەکاربوونی تۆخێڵە کێشەکان لە بایرن زیاتر بوو، ئەو بوو حەمیزچ و ئۆلیڤەرکان لە پۆستەکانیان دوورخرانەوە، گۆڕانکاری دیکە لە بایرن ناکرا و ئەوەشی کە سەپۆرت و پاڵپشتی تۆخێڵ بوو حەمیزچ و ئۆلیڤەرکان بوون. هیچ کەسێکی دیکە پاڵپشتی تۆماس تۆخێڵ نییە. بۆیە بەرپرسیارەتی ئەم وەرزە ئەنجامەکانی ئەم وەرزە هەڵسەنگێنەری بارودۆخی تۆخێڵ. تۆخێڵ پاش کۆتای ئەم وەرزە ئەگەر نەتوانێ ئەمان جێم تیپە بەدەست بێنێت کە باگەرێکی زۆر لیگە پوکاڵ ماڵاوایی کردووە، بۆنزلیگا هەر لە ڕکابەریە ماوی، بەڵام جیاوازەکەت زۆر بووە. چامپیۆنز لیگیش لە ئێستەی تۆپی پێیا بایرن نەتوانین بڵین سێم پاڵێوراوی یا چوارەم پاڵێوراوی بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگە، ینی ئەو لە پێشەی نییە بۆ بردنەوەی نازناوەکە. بۆیە تۆخێڵ بە پێی زۆرینەی پێشبینیەکان با بەو دیوایە قسە بکەم لە دوا ڕۆژەکانی کارکردنیان لە بایرن. بایرن بیر لە دوای تۆخێڵ دەکاتەوە، بیر لە دوای چونکە ئەنجامەکانی تۆخێڵ و مامەڵەکردنی تۆخێڵ لە بایرنە سەرەڕایەوەی ساڵێ بەسەر کارکردنیان تێپەڕیوە، هیچ ڕەزامەندیکی لەسەر نییە، هیچ کۆدەنگیکی لەسەر نییە. هۆکارەکانی چین من هۆکار بەس بە تۆخێڵ بە هۆکار نازانم، دانیشتم هەموو بەرپرسیارەتێکە بخەمە ملی تۆخێڵ. زۆر لەگەڵ تۆماس مۆلەرە هاوڵام. ئەو یاریزانانە یانی تۆماس مۆلەر قسێکی زۆر جوانیە، ئەڵێ چی؟ ئەڵێ ئەوەی کە لە ڕاهێنانەکانە پێشکەش یەکەین لە کاتی یاریەکانە پێشکەشی ناکەین. واقع ڕاستەکە ئەوەی لە ڕاهێنانەکانە پێشکەش یەکەن لە واقعی یاریەکانە پێشکەشی ناکەم. بۆ سێری سکواتی بایر مونیخکە زۆرێکی لە یاریزانەکانی بەسەر چوون، زۆرێک لە یاریزانەکان زیاد لە پێویستی خۆی لەو پێگەیارێکە یا شانازیی پێدراوە کە شانی و شانەیەزیێنی. منیشێک لەوانە لێرۆی سانەیە، وەڵاهی لای من یاریزانێکی زۆر ئاسا لەبێ من زۆر یاریم بینیوە، شانی ئەو هەموو سەڵاحیەت و ئەو هەموو تایبەتمەندی نییە کە لە بایرن ناوەری گرتووە. بایرن تیپێکی گەورەیە بێ، یاریزانێکی سوپەرتریە بێ. لێرۆی سانێ جێگرەوەی ئاریان ڕۆبنە، جێگرەوەی فرانک ڕێبیریە. بێنە واقع و بێنە مێشکی خۆتان. ئایا ئەمە بەراوردکاریە؟ لێرۆی سانی جێگرەوەی ڕۆبن و ڕێبیری بێ، هەرکە دوامین ئەم یاریزانانەی کە ئێمە بینیمانن لە بایرنە. ئەمە نامەنتقیەکە دروستەکە. بەڵێ ئەم یاریزانانە لە ناو خۆیان ئاسێکی بەرز پێشکەشەکە، بەڵام تۆ لەگەڵ تیپێکا کە حسابت بۆ بکە و تیپێکە جەنگاوەرانە ڕوبەڕووبێتەوە، خۆ تۆ لە تەمرینە ناچی جەنگاوەرانە ڕوبەڕووی بیتەوانێ کۆی کە لە جەبهەیەبی. نەخێر لە واقعیەتی یاریاشتی کرێ لەبەر تۆ کواڵیتی یاریزانەکە و بایەوە نییە. بەڵێ تۆخێڵ بەرپرسیارە لەوەی کە ئەم پۆستە دووەرگرتووە تۆ بێ لەم پێگاتەوە ڕوانی بێ و جوان دڵنیا بێ بوو بتێوانێ ئەنجە بزانی چۆن مامەڵە لەگەڵم تیپیاکەیت وە کاتێم پۆستە وەرگرتووە خۆت خۆ خسۆتە ژێرەوە بەرپرسیارەتەوە ئەبێ بگەیت ئەنجام. بەڵام لامان کاتا حەقیش بە تۆخێڵێ یاریزانەکانی بەو جۆرە نین، هەڵسوۆڕاندنی تیپەکەی بەو جۆرە نییە کە هەمووان لە خزمەتی مێژووی بایرن نابن. باوەڕ بکەن هاریچی نەبووە لە وەرزی ئەم ساڵە. بایرن ئێستا لە دۆخێکی زۆر زۆر وێراندا دەبوو، بایرن لە دۆخێکی زۆر قورس و سەختە هەبوو، بەڵام هاریکینەکە لە زۆربەی یارەکان ئەم تیپەی بۆتە فریادڕەس ئەم تیپەی ڕزگار کردووە. سەرەنگە زۆر هاوڕێ بڵێم وەڵا کاکە هەر هاریچین داماوە بەختی نییە پێتە هەر شوێنێ بێنازنا و بینە بێن. ئەمە وەکو ئەرێک دابشکردن ئەگەر باسی هاریچینکین، هاریچین هەموو کارەکانی خۆی زۆر بە جوانی لە بایرن ناکردووە. کێشە لە پشتی هاریچینەوە، کێشە لە چواردەورەکەی بایرنە. بۆیە من قەناعەتم وایە تۆخێڵ بە جۆرێک لە جۆرەکان دواوەرزی کارکردنی بەڕێدەبات لەگەڵ بایرنە
و من بڕوام وایە کە ئامانجەکەی ناپێکێ لە بایرنە کاریگەری بایر مونیخ سەر ڕایبردنی نازناوی چامپیۆنز لیگیش هیچ ئەوەی دەردەکەوێت وەکو کارگێڕەکە و سەپۆرتانەی کە هەیە پاڵپشتی بایرن نین و بایرن دەبێت گۆڕانکاری ڕیشەی لە یاریزانەکانی بکات یاریکردنی گۆرتسیگا و چیمیز لەگەڵ تۆخێڵ و لە پێش تۆخێڵ چاوازی نێوان زەوی و ئاسمانە یاریکردنی بەرگریکارەکان عینەن جۆرە ڕاستە نوێر گەڕاوەتەوە بەڵام من پێم وانیە نوێر زۆر کێشەی لەگەڵ ڕانەرۆم شتانە بێ نوێر ئاستی خۆی پێشکەشەکە بەڵام مۆلەریش و چیمیچیش و گۆرتسیگاش پەیوەندیشی زۆریان بەمەوە هەیە و لە هەمان کاتدا سانێ من پێم وایە سانی شێرپەنجەی بایر مونیخە وەکو چۆن گرانبریش لە چەند ماوەیەکە ئەبێ لەم عەقڵیەتە بە بڕوای من بایر مونیخ بچێتە دەرەوانێ لەوەی کە تیمێکی جوان و تیمێکی ناوازە تەسلیم بە سانێ بکە باوەڕ بکەن تۆماس تۆخێڵ هەموو من پشگیری تۆخێڵ ناکەم بەڵام هەموو خوێندنەوەیکی تەکتیکی هەموو خوێندنەوەیکی سەرکەوتوانەی کردبوو بۆ مانچستەر سیتی لەوەی کە وەرزی ڕابردوو بربەسی مانچستەر سیتی تێپەڕێنێ و بگاتە قۆناغی چوارگۆشەی زەڕینی چامپیۆنز لیگ و پلانانەی کە دابەشی کردبوو ئەو شێوازانەی کە دەتوانن بە گۆڵ پێی بگەن هەموو کارەکانی تۆخێڵ تەواو بوو بەڵام خاوەنی سانێ بوو بۆیە لە هیچ کام لە یارەکانە نەیتوانی بەو گۆڵە بگا کە سانەیە بێت تۆماریکە کە 3 گۆڵی 100% بەرامبەر بە مانچستەر سیتی لەدەستدا بۆیە دەڵێم هەمیشە ئەم قسەیم کردووە ئەڵێم فوتبۆڵ چانسە کە چانس بۆ ئەو ناڵێ کوڕیکی سانێ شانی ئەو هەموو ڕێز و ستایش و ئەو پێگە بەرزەنیە کە تایەتی چ لە هەڵبژاردی ئەڵمانیا چ لە بایر مونیخە چونکە یاریزانێکی ئاساییە ئێمە پێشتر ڕۆبنمان بینیوە لەو مەرکەزەیە بۆ ڕۆبن بەڵێ شانی ئەم هەموو متمان و بارودۆخەیە بەڵام سانێ بەو جۆرە نییە و مڕوام وایە لە بارنا چەند یاریزانێکی دیکەشی تایە کە زیاد لە پێویستی خۆی لەم تیپیا جێکراوەوە و لەم تیپیا متمانەی پێکراوە بایرن لەم دۆخە ئاڵۆزایە بۆی پێویستە پێداچوونەوەیشی تاو بکە سەبارەت بە لازیۆ ماوریسیۆ ساری تەبعاً لازیۆ وەرزی ڕابردووە سێری یەکەمی تیپەکەی میلینکۆڤیچ ساڤیچی لەدەستدا و پەیوەندی بەیانی هیلالی سەعودیەوە کرد بەڵام سەرباقیەوە کۆمەڵە گرێبەستی نوێ بۆم تیپە ئەنجام درراوە کە هەمووی گرێبەستی لاون کە گرێبەستی خواستنن یعنی توانیوانە گونجانێکی باش لەگەڵ تیپەکەیە دروست بکەن و سارێ توانێت ئەنجامێکی باش بۆم تیپە دەستەبەر بکە ماڵاوایکردنی لازیۆ لە قۆناغی شانزەی چامپیۆنز لیگ دەستکەوتە بۆ تیپەکە هەرگەشتنی بە قۆناغی شانزە بۆ لازیۆ دەستکەوتە جا چ جابگا بەوەی بە لە هەموو دۆخێکدا تیپی بایرن زۆر باشتر و زۆر بێسترە بەرامبەر بە لازیۆ ڕاستە ئەم شەو یاریگای ئۆلۆمپیکۆیە و دۆخی بایرن دۆخێکی خراپە لە بارودۆخی ئەڵمانیا قسەکان لەسەر بایرن زۆرن ئەکرێ لازیۆمانەی استیغلال کا بۆ خۆی بەڵام بەکۆی گشتێر دویاریش بایرن چاڕوانکراوە کە سەرکەوتن بەسەر لازیۆدا تۆمار بکەن پێشەوەی بچمە سەر پاریس و ریال سۆسیداد دێمە لای بەشێک لە کۆمنتەکان کاکە بڕواجوابی بایرن و بارودۆخەکانم مایەوە کاک مەسرور سڵاو لە تۆ باسی ڕیاڵم کرد کاگالان ئەڵێ گەر بیری یاری میسی دەکەی سێری برایم دیاسکە نا بێئینساف مەبن بەرامبەر بە مێسی هێشتا زۆر یاریزان ماوە کە بگاتە نیوەی ئاسیەوەی کە مێسی پێشکەشی کردو لە تۆپی پێ ڕاستە برایم دیاس یاریزانێکی ناوازێ ڕاستە ئەو جوڵە و تایبەتمەندیانەی کاشتێکی سەرنجڕاکێشە هەمووی چێژبەخشە بەڵام تۆ بڵێ ئەگەر تێ سریاری میسیکەی سەری برایم دیاسکەی نا ئێجگار لەگەڵەوەیان نیم کاگالی ئەڵێ ئەگەر لۆنین نەبووە ڕیاڵ 3 گۆڵی لێک تۆمارەکرا ئەوەی ڕیاڵ مەدریدی ڕاگرتووە هێڵی ناوەندە تاوانەوە قسەیەکی زۆر منتقیە بەڵام ئیشی گۆڵتیب هەروایە ئەیکێمە هاوارەکەین ئەڵێن یاری بە کۆمەڵە بە تەنها کەسێک سەرکەوتنایمە باس لەماکەین ئەبێ هێرشبەری باشێ بێ ئەبێ ناوەندی باشێ بێ بێ بەرگریەکی توندێ بێ و بێ گۆڵپارێزێکی باشێ بێ ئەو قسەی بالۆتێلی کە هەموو جار بۆتان دەکەم و دێڵەمەوە ئەڵێن بە بالۆتێلی بۆ کە گۆڵ تۆمارەکەی تۆ ئاهەنگ ناگەڕێڵێ من هێرشبەرم ڕاینەت کە دەمخاتە ناوە بۆ گۆڵ تۆمارکردن دەمخاتە ناوە لەبەرەوە ئاهەنگی چی بگەڕم گۆڵ پارێزیش کە لە گۆڵەکەیە بۆیە کە تۆپەکان بجێڕێتوانێ ئەخۆ ناکرێ
بۆیە یعنی گۆڵپایە چەند تۆ بگێڕێتەوە ڕاستە ستایش دەکرێت بەڵام ئەمە ناکرێت تۆ بێدانیشی بڵێ وڵا ئەمە نەبووە نە شتیوان نییە تۆپی پێیارێکی بە کۆمەڵە سەرکەوتن بە کۆمەڵ یشکستی ژەر بە کۆمەڵ دەستەبەرە بێ بەڵێ بە جدی کاکسازیت لایپزیگ یاریی زۆر سەرسوڕێنەری کرد من پێم وایە ینی یەک وردەکاری مارکۆڕۆتسە دەبووە کار بۆی کەمڕۆ لایپزیگ ئەنجامێکی باشتری بێنایە کاکارزان ئەڵێ من پێم وایە پاریس سەن ژەرمان لەبەنە یاری کۆتایی بەوەی ئەوەی بەغەدەر سەریان خەزی تر پێمان خۆش بێدیان نا تۆپی پێیان وا لێ کردو بە حەزمە بەستی خۆیان ئەنجامە گۆڕن کاکارزان بم بورە بەخوا نازام دوێنێ هیچ کۆمنت ینی لایڤەکە زۆر سێرم کرد دوێنێ لایڤم نەبینی ئەوە ئەمڕۆژ هەر بێیوا بووم لەوەی کە لایڤە بێت چونکە خۆتان زان پێیجی پێم سپۆرت تووشی کێشە هاتووە داوای لێبوردنەکەم بەڵامەوە کۆمنتەکە ئەمڕۆتم خوێنەوانێ و سەرنجێکی زۆر واقعی جوانە کاگرەبند برایم دیازی سابەکەی زیۆکوێن چڵۆتیەڵێڵێ تەنها شینبوونەوەیەک لە قاچیدا هەیە ئەوە کاکۆگیرەگەڵێ گۆڵەکانیش لە ستۆریە بڕۆن سێری گۆڵەکان کەن کاگیواڵێ سڵاو ڕێزە و ڕاوبۆچوونی کە پێش دەستپێکردنی خوڵینگلیزی لەسەر چێلسیە بێ سەر ژەمان ڕاوبۆچوونیان کاتیەوە هاتووە بڕین چێلسی لە هەموو شک دوورە لە حاڵی حازردا نە هەمان بۆچوونم نییە چونکە ئەنجامەکان ڕێگەم نیان هەمان بۆچوونم هەبێ بەڵام بەجددی کۆمەڵی وردەکاری بچووگەی لە چێلسیا چارەسەر ناکرێت کاگیوە لەوانە یاریکردنی تیاگۆ سیلڤا کە من بەکەلێنێکی گەورەیە زانم کە گورزێکی کوشندەیە میشە لە چێلسیە نوێنێ بەڵام کۆی گشتی بابەتەکە وەیە چێلسی ئەمساڵ لە چێلسی وەرزی ڕابردوو باشترەوە و ئەنجامی ئەم ساڵ دێنێ لە وەرزی ڕابردوو باشترە بارودۆخی گەشتن بە چامپیۆنز لیگ و نەگەشتن بە چامپیۆنز لیگ تاوەکو ئێستا من هەستەکەم و خوێندنەوەی کە سەرەتای وەرزبەوە چێلسیەم بۆ هەڵە بووم لەسەری بەڵامی تر ئێمە دەبێت چاوەڕێی کۆتای وەرزەکە بکەین زایم بەچی دەگا تۆماس تۆخێڵ تەنها لە چێلسی باشبوونی تیپێکیش پێی ناوتیەوە دەبێتەوە مفاجەە کاگاریان سڵاو لە تۆ جێ بیلینگام دیارە بیلینگام یاریزانێکی ناوازی ڕیاڵە هەرە بێ دیار بێ ناکاکتوانانجان بە تاکید لایپزیگ بەقوەتر بوو لە ڕیاڵ مەدرید واریکی زۆر ناوازەی کرد بەس ڕیاڵ مەدرید زانی چۆن دەیگەباتەوە نەک بەو تەلەفوزە ڕیاڵ مەدرید زانی چۆن لە لایپزیگ دەباتەوە ناوەکو خوتوڕەی تۆپ و گۆڵ و ئەمشتانە ڕیاڵ مەدرید ئەو هەلانەی کە دروستیە کرد زۆر مەترسیدارتر بوو لەو هەلانەی کە لایپزیگ دروستیە کرد یعنی هەلی 100% گۆڵکردن تۆپەکەی ڕۆدریگۆ ڤینیسیۆس جۆنیۆر برایم دیاز نەها هەلی 100% گۆڵکردن بەڵام لایپزیگ تۆپەکانی هەمووی لێدانی دەرەوەی ناوچەی سزا بوو کە مەترسیان دروست دەکرد مەبەستم لەوەیە کە چوونە ناو ناوچەی سزا بەو جۆرەیەکەیە بەڵێ لایپزیگ یاریکی ناوازەی کرد و یاریکی بەهێزی کرد بەڵام ئەوە هۆکاری سەرەکی بوو سەبارەت با پاریس سەن ژەرمان و ڕیاڵ سۆسیداد طبعا خاوەنی باشترین هێڵی بەرگری لە قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ نەمان سەرسیتیە نە ڕیاڵ مەدریدە نە بایر مونیخ نە ئینتەر میلانە یانەی ڕیاڵ سۆسیدادە کەواتە لە کوێ ئەنجامدانی شەژ یاری قۆناغی کۆمەڵەکان لە چامپیۆنز لیگ یامەتی پێکمانەیە کە بە شێوەیەکی باش واتە تەکتیکێکی ناوازە یاری کردووە و توانیوێتی ڕوبەڕووی تیپەکان بێتەوە ئەویش کێیە یانەی ڕیاڵ سۆسیدادی ئیسپانیە لە بەرامبەرە ڕوبەڕووی کێ دەبێتەوە ڕوبەڕووی یانەی پاریس سەن ژەرمان دەبێتەوانێ ڕوبەڕووی ڕاهێنەرێک دەبێتەوە کە پێشتر لە بەرشلۆنەشا لەگەڵ ڕیاڵ سۆسیداد هەمیشە کێشەی هەبوو هەمیشە ینی زۆر کات لە ئەنجامەکانە لەگەڵ ڕیاڵ سۆسیداد ڕوبەڕووی کێشات و تۆیش ئندێکی و ئیمانیۆل کامشە و ڕوبەڕوو دەبنەوانێ یاریەکی تەواو تایبەتمەند دەبێت لەوەی کە دوو قوتابخانەی تۆپی پێی ئیسپانیا بەرامبەر بە یەک کە دەوەستنەوانێ سکواتەکان هەرجۆنێ بێ و پلانی یاریکردنەکە هەرجۆنێ بێ لە نێو یاریگادا ڕەفتارەکان هاوشێون ڕاستە کەرەسەکان جیاوازن ڕاستە تایبەتمەندی یاریزانی هەموو یاریزان بەڵام ئەفکارەکان ئەو پلانانەی کە دەدرێتە یاریزانەکان ئەو تەکنیکەی داوا دەکرێت لە یاریزانەکە بۆ ڕێکردنەوەی لەگەڵ تەکتیکی یاریەکەدا هەمان جۆرە هەمان ستایلە بۆیە ئەوەی کە بۆیە مەگرینگە من ئێستا خۆم ئەگەر ینی سری یەک یاریان کەم ئەم شەو من بە دڵنیایی پێتەڵم سری یاری ڕیاڵ سۆسیداد و پاریس سەن ژەرمانەکەم لەبەرچی سریەکەم
لەبەرەوەی دوو قوتابخانەی تۆپی پێ ڕوبەڕوو یەک دەبنەوە کە لە یەکتری شارەزان و یعنی بۆ نمونە فکرە و بیرۆکەکانیان و پلانداڕشتنەکانیان هاوشێوی وەکو یەکە چی ئیندێکی بێت چی مانوێڵ بێ و لە هەمان کاتدا ئەوەی کە ریال سۆسیداد جا دەکاتەوە لە پاریس سەن ژەرمان تۆکمەی هێڵی بەرگریەتی و تۆکمەی هێڵی ناوەندی ئەمتیپێ ڕاستە لە دوامین یاری لە خولی ئیسپانی بەرامبەر بەوە سەسۆنا شکستیان خواردۆ ریال سۆسیداد بەڵام لە کۆی گشتی وەرزەکە ریال سۆسیداد ئەمساڵ یەکێک بۆ لە هەرە تیپە جوانەکانی چامپیۆنز لیگ و یەکێکە لە تیپە بەهێزەکانی لیگا ئێوە بیرتان نەچێت سکواتی ریال سۆسیداد جیاوازی زۆرە لەگەڵ پێگاتەکەی پاریس سەن ژەرمانە تۆ ریال سۆسیداد تیپێکە کە بۆ یەک پاڵەوانێتی دەجوانێت بجونگێ نەک دانیشە لە سێ جەبەوە ڕکابەری بکە لە لیگە پوکاڵ یاخود لە جامی ئیسپانیا لە خولی ئیسپانی و لە چامپیۆنز لیگیش کاتۆتە قۆناغی شانزە هەموو ئەمانە دەستکەوتە بۆ ئیمانیۆڵی ڕایەنەر دەستکەوتە بۆم تیپی ریال سۆسیداد کە خاوەنی باشترین هەڵی بەرگرین تاوەکو ئێستا لە چامپیۆنز لیگی وەرزی ئەم ساڵە و تیپەکە توانوێتی تێکەڵێکی جوان لە نێوان ئۆریا زەباڵ و کۆبۆ و میرینۆ و یعنی کۆمەڵێک یاریزانی ناوازە لەم تیپەدا کە بتوانن مامەڵێکی تەندروستکەنەوە بتوانن شکست بە تیپەکانی ڕکابەریان بێت بۆ یاری ریال سۆسیداد و پاریس سەن ژەرمان لای من یاریی تایبەتمەندە سەبارەت بە لویس ئەنریکی باسیەوە ناکەم قۆناغی کۆمەڵەکان کۆتاییە هەر جۆرێک بێت پاریس سەن ژەرمان بە دووەمی گروپەکەی گەیشتە قۆناغی شانزەی چامپیۆنز لیگ ئەوە ڕۆی کۆتایی هات پاریس سەن ژەرمان ئێستا یەکێکە لەو تیپانەی لە قۆناغی شانزەی چامپیۆنز لیگا ڕکابەری دەکات کارەکانی لویس ئەنریکی لە پاریس سەن ژەرمانە شانی دەستخۆشیە چونکە دوانوێتی تیپێکی جوان تیپێکی ڕکابەر تیپێکی بەهێز دروستکە بەڵام ئایا تیپێکی کامڵە من پێ دەڵێم نەخێن من پێم وایە پاریس سەن ژەرمان لە ڕووی بەرگریکردنەوانێ تیپێکی سەرلێشێوە و تیپێکی وێرانە تەنانەت پێش دەڵێم ئەڵەم تیپێکی وێرانە چونکە مامەڵەکردنی بەرگری پاریس سەن ژەرمان ئەو مامەڵە بەرگریکردنە نییە کە لویس ئەنریکی لە پلانی بەڕێوەبردنی تیپێکا پێویستی پێێتی وەستانی یاریزانەکان تاوەکو ئێستا لێکتێگەیشتنی مارکینۆس و سکرینار کە یاریان کردووە یاخود وەستانەکانی حەکیمی لەگەڵ مامەڵەی بەرگریکارەکان یاخود ئەو داواکاریانەی ئەنریکی لە دۆناڕۆمای دەکات لە یاریکردنی بە تۆپ و یاریکردنی لەگەڵ بەرگریکارەکانە من بە یەقینی پێدەڵێم هیچیان لە تموحی ئەنریکییان نییە هیچیان ئەو داواکاریانە نییە کە لویس ئەنریکی لەم یاریزانانە و لەم پێگاتەی داوا کردووە بەڵێ لە ناوەند بۆ هێرشبەر ئەنریکی کێشەیەکی نییە و توانیوێتی تیپێکی زۆر بەهێز و تۆقێنەر دروست کاک بەبێ هیچ کێشێک حەج یاریزانێکی ناوەند وەربگری لەو یاریزانەی کە هێناوێتی بە ئۆگارتیەوە بە لیکانگی نەوانەیە ینی بە زەیری ئەوانەیە بە هەموو ئەو یاریزانە بەو دەرفەتانی کە دەیداتە فابیان ڕۆیس هەموو ئیزافی بۆ تیپەکەی ئەنریکیە بە هێرشبەرەکانەوە بە بارکۆڵاوە بە کۆلۆموانیەوە بە مباپێەوە ئەها هەموو یاریزانەکان لەو دەرفەتانی کە یاریان پێکراوە توانیوانە بە شێکی باش لەگەڵ لویس ئەنریکیا خۆیان گونجێن بەڵام لە ڕووی بەرگریەوە و لە ڕووی داواکاری سەر گۆڵ پارێزانێ من پێم وایە پاریس سەن ژەرمان بە هیچ جۆرێک ڕێکردنەوەی پێوانی دیار نییە و شێواویکی گەورە لە هێڵی بەرگری و تەنسیقی گۆڵپارێز و بەرگری و ناوەندی پاریس سەن ژەرمانە وجودیە لە ڕووی پێشەوە هیچ کێشەیەک نییە بەڵام لە دواوە کێشەیە کە ئەم کێشەبوونە لە دواوە ئەکرێت ریال سۆسیداد و ئەو بەهێزەی کە لە هێڵی هێرشبردن هەیەی بتوانێت استیغلالی کا بۆ خۆی بەبێ گوێدانە ئەوەی کە ڕوبەڕووی پاریس سەن ژەرمان دەبێتەوە لە فەڕەنسا ڕوبەڕووی ئەم تیپە بێتەوە بمانێ و نەمانەوە لازیۆ و بایرن جیاوازێکی زۆر هەیە بەڵام ئەم یاری ریال سۆسیداد و پاریس سەن ژەرمانە لای من یاری 50-50 یاریەکە کە کام تیپ جوانترین مامەڵەی کرد بۆ جۆرە دەباتەوە بەڵێ جیاوازی موباپێ بوونیە بەڵێ جیاوازی ئەزمون و کارکردنی لویس ئەنریکی بوونیە بەڵام کەلێنەکان پێمان دەڵێ کە یاریکی 50-50 لە نێوان ریال سۆسیداد و پاریس سەن ژەرمان چاوەڕێمان دەکات تا ڕۆژی یەکشەمە پێتان دەگەمەوە شاد و کامران بن خواتە